خۆشستان باس لە لەوزەتێن دەکەین هەروەها باس لە گۆشتی زیادەی لوت دەکەین ئێمە لەم تۆرەدا باسەوە دەکەین لەوزەتێن خۆی چییە؟ هاوکردنی لەوزەتێن چییە؟ نیشانەکانی تووربوون بە هاوکردنی لەوزەتێن چییە؟ ئەو حاڵەتە چێکە کەسانێک زوو بڵین لەوزەتێنیان هەو دەکات. ئێمە گفتوگوێن بابەتە لەگەڵ دکتۆریەت گەر شەوقی پسپۆری قورگ و لوت و گوێ دەکەین کە ڕاستە خۆ لە ستیدیۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر سڵاوت لێ ببەن باش سپاس بۆی لەگەڵمان ئامادەیە. بای تابان سڵاو لە ئێوەش زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر باباسی لەوزەتێن بکەین. لەوزەتێن خۆی چییە؟ بۆچی هەندێک کەس بە نەخۆشی ناوی لەوزەتێن دەبن؟ لەوزەتێن بەڕاستی نەخۆشی یاخود بەشێکە لە جستەی خۆمان؟ بەڵێ لۆزەتین لەگەڵ ئەو گۆشتی زیایی کە باسمان کرد عادەتەن هەموو کەسێک لۆزەتێنی هەیە و کەسی کە ئەبێ لەدایک لۆزەتێنەکانی ئەبێت دوو پارچەی غودەی لیمفاویە دروست بۆ لە ناو قورگا لەم بەروبەری قورگایە و ئیشەکەشی ئەوەیە بەرگری دروست ئەکات بۆ شاکەیە کە تۆ مەسەر نەخۆش ئەکەوی یاشتەکەی ئەو غودە لیمفاویانە چەند هینێکی تایە خانەیەکی تایە هەڵەسێ بەرانگەرە بوونی ئەو ڤایرۆسیا و بەکتریایی کە تۆ تووشت دەبێ ئەوەستێتەوانەوە نایڵێت تۆ مەسەن کاریگەری هەبێ لەسەرتەوامانە ئەمە لۆزەتێن یانی دوو غودەی لیمفاویە بەڵام کە ئەڵێ من لۆزەتێنم هەیە ینی یەکێتێڵێ من ینی وەکو نەخۆشی باسی ئەکا نەخۆشیەکە چیە ینی ئەو کەسە ئەو لۆزەتێنەی زوو هەو ئەکات ئەوەیە کە ئەڵێ من لۆزەتێنم هەیە ئەو لەوزەتێنە هەوەکات بڵێ هەندێک خۆی وایە هەندێک ئەو بەکتریانەی کە لە قورگایە تۆ مەزەن کە بڵین سەرمایەکە دەبێت بڵین یاکە ئاوێکی سارد ئەخۆیتەوە یا سەرمایەکت ئەبێ یا تۆ مەناعی جسمدا بەزێمانە بعضێ جار ئەو مەناعیک ئەو لۆزەتێنە ناتوانێت بەریگرێکە بکە لەبەرەوە لۆزەتێنەکە ئەبێتە هۆی هەوکردنی لۆزەتێنەکە ئەوەتەوەی کە دوای ئەوەی کە تۆ مەسەر ئاراز چەند ئارازێکە توژە بێ وەکو تایەکی زۆر و قوڕگێشێکی زۆر و ناتوانانی نام خۆیت و سەر ئێشە و ئەم شتانەوە توژە بێ ئەمە بڵێ ئەتوانم بڵێم تا حدێ ئاساییە یعنی هەمومان ئەوەمان گرتووە لەوانەیە مەسەر من لە ساڵێکا جارێ ئەو ئیلتیهابە بکەم لە دوو ساڵا جارێ یا لە ساڵەکە یەک دوو جابە بەس ئەمە ئەگەر هات و دووبارە بۆوە ئەو وەختە تۆ بێ بڵێ مەسەر من ئیلتیهابە ئەو هەوکردنی من درێژخانە یاخود مزمینە اینجا بێ پێستی چارەسەری بۆ بکەیت تاوان ئەمەش لە کێیا زۆرە زۆرتری لە مناڵا زۆرە لە مناڵا زیاتر چکە چکە مناڵ زیاتر مناعی کەمترە و زوو تووشی ئەبێت لە گەورەشە هەیە بەڵام بە زۆری لە مناڵایە لە گەورەشە تووشیان ئەبێت بەڵام کەمترە یعنی ئەوانی کە لە گەورە تووشە باشە ئەمەژوو بە خواردنەوەی ئاوی سارد کرد ئاوی سارد هەروەها ئەو شێوازە ئاوی کە ئەیخۆتەوە ئەو خۆراکی کە ئەیخۆی تا شوێنێ کاریگەری لەسەرەوەی کەسێک بتوانێت کۆنتترۆلی ئەوە بکات درەنگ لەوزەتێنەکەی هەو بکات بڵێ ئاوی سارد تەمان ئاوی سار زۆر خواردنەوەی ئاوی سار زوو تووشی دەبێت بە تایبەتی لە مناڵە چکە مناڵ مەناعی کەمترە زوو تووشی ئەبێت ئەوە کاریگەری ئەبێت بەنسبەت خواردنەوە خواردن تەسیرێکی وای نییە بۆ سەر لۆزەتەی خواردن بەعزە خواردنێک هەیە تەسیرە کاتە سەر قوڕک نەک لۆزەتەی جا بعضێک کەس هەیە ئەمە بڵین لەوانێت گیانەکاتەوە مەسەن لەوانێت تۆ قورگە ئیلتیهاب بکە لەوانێت تۆ ئەوەش هەرێ جیاوازی چێ لەنێوان ئیلتیهابی قورگ و ئیلتیهابی لەوزەتێنەکەیە بەڵێ ئیلتیهابی لۆزەتین ئەو لۆزەتینە ئەو دوو غودە لیمفاوی کە لەناو قورگایە ئەوە ئیلتیهابەکە ئیلتیهابی قورگ و قورقڕاگە ئیلتیهابی قورگ و قورقڕاگەیە یعنی لەناو قورگا دەرئەکەوێت بەهۆی بێتە هۆی سووربوونەوە و جاری وایە حساسیت دروست ئەکا ئەمانە لەبەرەوە ئەمە جیاوازێکەیانە جا تۆ دایمەن کە یەت تۆ ئەو کەسەکە قورگی ئێشێ نازانێ خۆی مەسەرەن تۆ لەوانەیە ئارازەکانی وەکو یەکن من تووشی هەوکردنی لۆزەتەی نەبم مەسەن قورگم لەوانەیە بێشێ لەوانەیە مەسەن لەشم بێشێ بێتاقەت بم تایەکی کەمەم هەبێت ئیزعاجم خواردن بۆ نەکرێت لە عینی کاتە هیچێکیش ئەگەر قورگی هەویگەری یا قورقڕاگەی هەوکە ئەو ئارازانەی هەرە بێت مەسەن لەوانەیە عینیشت تفقودیانە ئازاری هەیە لەوانێت تایەکی کەمی هەبێ لەوانێ ناڕەحەتێکی هەبێت لە خواردومانە ئەوەتەیە تۆ بە پشکنین مەسەن پزیشکەکەی کە پشکنینی بۆکە سەیری ئەکاتۆمان چوە زۆر کە زیاد مەسەن ئەو ئیلتیهابی قورگەی هەیە زوو تووشە بێ ئەڵێ مەسەن با عملیاتی کەم بگومان دکتۆری نەسەر نەشتەرگەرێکەش لەو حاڵەتانی کە پێویستە ئەو لەوزەتێنە لا ببرێت هاوکاران مێستە وێنەیەک داخەنە سەر شاشەکە گەر سێریکێتی و پێمان بڵیت ئەمە چییە لەسەر شاشەکە سێریکێ دکتۆرگیان بەڵێ هەر لێرە دکتۆر ئەوە لۆزەتێنەکان هەوی کردووە جا ئەو لۆزەتێنە
گەورەیە طبعاان باشە چی ئەکات ئەوە ئێمە خۆمان بە زمانی خۆمان پێ ئەوترێ بەردی لۆزەتەی بەردی لەوزەتێن تۆنسلەر ستۆنی پێڵەن تۆنس ئەوە چییە؟ مەسن تۆ لۆزەتێنەکە و گەورەیە باشە؟ ئەو لۆزەتێنە گیرفانی هەیە لە بینەکەیە وەکو بۆشایی هەیە باشە؟ تۆ کە خواردن ئەخۆی لەگەڵ لیشی دەمتە ئەو خواردنە زۆر بەعزجار ئەچێتە ناو ئەو گیرفانانەوە ئەمێنێتەوە تۆ ئەتیادێک یەشە نییە دوایی چی ئەبێ مەسن تۆ لەوانەیە ئاەکی سار بخۆی سەرمایەکت ئەبێ یا تۆ مەسەن لۆزەتێنەکە و بڵین موزمینە و هیلاکی بەمان ئەو خواردنانە چی ئەبێ بۆ گەنەکە بۆ گەنەکە وردەوردەوردەوردەوە ئەبێ بە ئیلتیهاب و سەرەکەوێت ئیتر بەپێی ئەو هینانە اینجا زۆر کەس هەیە ئەمەی لەگەڵایە زۆر مزمینە دایمە لەگەڵایەتی فێر بووە کە سەیریەکە دروست دەبێ بە چیلکە بەچەند چیلکەی دانا یا مەسەن چیلکەی جۆچکە پاگەرۆکە ئەوە دەریەکە خۆی وەکو عیلاجێکیش ئەتوان عیلاجێکی وایە چکە جاری وایە بێ بە وەکو زیخی لێ تۆزە ڕقە بێ یەکەم مەسەن تۆ جاری وایە چۆن پێزانی کە جارێک کۆکەیەک دروست ئەەکەی لە پڕێکی ئەکەوێ شتێک ئەکەوێ تەوان بۆنێکی زۆر 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 ناخۆشی پێکە لەوانەیە مەسەن من و تۆ ئەوە کە دوورین ئەگەر یەکێکمان هەمان بێ لەوانەیە حس بە بۆنەکەی بکەیت اینجا ئەمە خۆی جاری وا هەیە مەسەلەن گرفت دروست ناکات لە تایە لە خواردنە لە ناڕەحەتیە لە کەوتنای لە ئەمانە نەخۆش هەیە هەر واشە خاص بە تایبەتی ئەوانەی کە لە بەسەن تەمەنان هەیەە هیچ کێشیان نیە بەس ئەوەیان بینیوە مەسەن جاری وایە مەسەن لەوانەیە شەکێک دروست دەبێ بۆیان پشکنیان بۆکەین بەعزێکیانەیە ئەزانێت چییە بۆن دروستەکە بۆنێکی زۆر زۆر زۆرکە لەوانەیە تەسیر کاتە سەرچی سەر ژیانی مەسەلەن توان بڵم ناحەیەکی کۆمەڵاری یا زۆربەی جارە ئەوانە بۆیان لا ئەبین نەک لەبەرەوەی کە مەسەلا ئەو کەسە بێتاقەت و ناڕەحەت ئەتیادی ژیانی خۆی ئەباتە سەر هەوای ئاوی ساردیژە خواتەوانێت سەرماشی ئەبێ و جلیتەریش لەبەرەکە و یەشی ناتێت بەس لەبەر بووینەکەی بۆی لا ئەبین چونکە ئەمەنە دروست دەبێت و ئەمەنە دروست دەبێتوانە ناڕەحەتیەکە باشە لەو گیرفانانی کە باسە کرد دکتۆر پێویستە چەند بەش لەو لەوزەتێنە هەو بکات تووشی ئەم هەوکرد دەبێت بۆی پێویست بکات و ئەو لەزەتێنە بۆ کەسەکە لابەریت بۆ لابردنی بەڵێ خۆی هین هەیە مەسەن ئەو نێت چۆنڵی پرۆتۆکۆڵێکی هین هەیە بۆ مەجموعەی دکتۆرانی قوڕب و جۆلوت و ئەمانە چیان کردومانە خۆی لەوانێت لە وڵاتێک بۆ وڵاتێک تقریبەن فەرقێکی هەبێ بەڵام عادەتەن ئەگەر تۆ حەو کەڕەت گرتی لە ساڵێکە 2 ساڵ لەسەر یەک من ئەم ساڵ حەو جاری گرم باشە بڵێن حەو جاری گرم بە ناڕەحەتی ساڵێکی کەش حەو جاریکە ئیگرم ئەوە پێویستێتر لا ببرێت چکەتر ئەو لۆزەتەینە ئیشی نەماوە تۆ لۆزەتین بۆ ئێمە بۆچیە بۆ بەرگریە وەنیە بەس تۆ ئێمە کە ئەو لۆزەتێ من حەو جار گرتم لە ساڵەکە معنای ئەو حرەسە ئیشی نەماوە خراپترم لێکە چکە جارێوە ئیلتیهابەکە دوای باسیەکەین ئەگوێزرێتەوە بۆ شتی تر و مزاعفات دروتە بەمانە یان مەسەن ئەڵێ ئەگەر 3 ساڵ لەسەر یەک هەر ساڵی 5 جار گرتێ 3 ساڵی 5 جار گرتێ ئەوەش هەر مستحقە لا ببرێ باش ئەمە خۆی بەشێکە لە جستە بۆ بەرگری جەستە تۆ دەڵی کاتێ ئەم بۆن ئەم پاساوانە کاری نەما پێویستە لای بەریت بەڵێ باشە کە لای ئەبیت یاخود کە کاری نامێنێت چی کاریگەریکێ لەسەر بەرگری جەستا و کاریگەرێکە ئەبێنێتەوە سەر ئەو شخصە خۆی دوو تۆ کە ئەو هینەکە لا ئەبەی جسمت خۆ هەر ئەو نییە بەرگری بکە جسمت سیستمی بەرگریتیایە چۆن مەسەسە بڵین هاوە کەسە بڵین ڤاکسینەکە لە خۆدەی جسمت بەرگرێکە بەرامبەر ڤاکسینەکە ئەدۆزێتوانێ و زڵدی ڤاکسینەکە ئیشەکە ئەو هەموو لۆزەتێنیان نییە وەنیە ئەوەش عینشە جسممان خۆمانێ ئەو غود دەلیفانی کە هەمانە تێمە خۆرەهۆرەوە نییە و لۆزەتێنە هەبێ لە ناو لەشمانە و لە ناو هیمانە ئەنوا غودەی لیفاویتر هەیە کە هەڵ ئەسێ بەرامبەر ئەوە جا تۆ کە ئەو شتە تێکچوو ئەو لۆزەتێنە تێکچوو بەرگری نەماوە ئەمانی نەما لەوانە کێشەی کەوت بۆ دروستکە بۆیە مەسەن جاری زۆر کەسێ لەڵام من تۆ لۆزەتێنم کردووە بەرگری لەشم نەماوە بەڵام ئەوە خۆی وانە لە ئاسڵا مەسەن تۆ لەوانێ لۆزەتێنە هەبوو بێ ئەو کەسە قورجیشی هین بوو بێ قورجی ئیلتیهابی زۆر کرد بێ لەوانێ بە هەڵ عەمەلیاتەکەی کرد بێ پێ دەڵم زۆر کەسەیە دەڵێ دکتۆر
یا مثلا لە هینێکا هینە بێت عملیاتەکەی بۆ کرێت ومانە تەماشاکەی ئەوە خۆی قورجی ئیلتیابی مزمینی هەیە نەک لۆزەتینەکان چۆ عملیاتی لۆزەتینەکەی کراوە بۆی ئەو وەختت بەرگریەکەی دابەسی زۆر باشە دکتۆر لە قسەکانی پێشدا باسی ئەوت کردبوون 3 ساڵ بەسەرێکا 5 جار 2 ساڵش بەسەرێکە 7 جار بۆ مناڵیش ئەمە ڕاستە زۆر جار باس ئەمە زیاتر بۆ مناڵە ئەمە زیاتر بۆ مناڵە پێم بڵم چکۆت پێ بڵم لۆزەتین ینی تۆ گەر سەیری بکەی بەعام خۆت شتت دیوە و هێنە دیوەمانە لە گەورەیەکان نییە مەسەسە من یا تۆ قەت لە ساڵێکە حەوجار نایگرینەوە نیە ڕاستە ئەگەر وانەیە ئایا بەسەر خۆی هەر نیەتی و بەڵام ئەوکو پرۆتۆکۆڵەکە چکە پێم وتی لە مناڵە ئەمە زۆرە اینجا چۆش ئەگەڕێتەوە سەر چیش سەر تەقیمی دکتۆرەکە و تەقیمی ئەو کەسە مەسەن بەعزێک هەیە کە لۆزەتینەکەی بۆ ئەەکەی یەک جار دوو جاریش ئەیگرێ بەس کاریگەری ئەبێت لەسەر شتێکی تری مەسەن لەوانەیە کاریگەری بکاتە سەر گوێچکەی بە تایبەتی لە مناڵە کە کاریگەری گشتە سەر گوێچکەی جۆچکەی کرد بەبێ بناڵەکە کێشە دروست ئەبێ بووی یعنی لەوانێ بە مزمین ئەو وەختە مشکلەی گوێچکەکە خراپترە وەک لە بۆیە پرسیاری پێشوشم کرد دکتۆر زۆر جا باسەوە دەکرێت هەندێک جار بۆی ئەم لە زەوتێنەوە گرفتی هەناسەدان بۆ منداڵەکە ئەم گرفتە چۆنە تاکەی بەردەوام بە پێویستە ئەم لەوزەتێنە لا ببرێت ئەگەر ئەو ژمارەشی کە لە ساڵەکانە باسی کرد دووبارە نەبێتەوە بەڵێ هەشە مەسەن بڵین لۆزەتێنەکەی بڵین گەورەیە ئەو گرفتە تووشی چی دەکات تووشی هەناسە تونگی دەکات باشە کە تۆ نووسیت هەناسەت ئەوەستێ کە هەناسەت وەستا تۆ لەوانێ 30 سانیە ئەو هەناسەیە هەڵەمژی 30 سانیە ئۆکسجین ناچێ بۆت 30 سانیە ئۆکسجین ناڕوا بۆ مێشکێ جاوە لە مناڵە خراپە مەسەن تووشی مەسەلەن ئەوە ئەکا گێژبوونی ئەکا تووشی مەسەلەن لەوانێت تەخەلوفی بکات تووشی بیرچوونەوەی بکە و ئەمانە بەعزێ مناڵ لە هینی گەورەکە ئینجا جارە ئەو لۆزەتێنە ڕەبتە بەچیەوە بە گۆشتی زایەوە گۆشتی جای پشتی لوت یعنی تۆ مەسەن زۆربەی مناڵکەیەت لە تەمەنی جاروای 3 ساڵی یا 4 ساڵی جاروای لە 2 ساڵ و نیمیشە ئیجابەکە عملیاتەکەی بۆ بکرێت ئیجابەکە گۆشتی زای لوتیشی یعنی تەماشاکە کەیت مناڵەکانڵێ ئەمشەو هەتا بەیانی ئیمشەو کەسمان نانوێت لە ماڵەوە مناڵەکە چییە پرخە دروزەکە و ئەڵێ لە پڕ ڕاچڵێ ئەوە لەو ئاناچێ لەو ئانات و ئۆکسجین نەچووە زۆر بۆ سیەکانی لەبەرەوە دیفاعی جسمی وای لێکا خەبەر بێتەوە بۆی بەدەم هەناسەبە ئەو گۆشتە زیای و ئەو لۆزەتێنە کە گەورەی ئاوای لێکە زۆر باشە ئەگەر ئەم لەوزەتێنە چارەسەر نەکرێ ئەم هەوکردنە ئەم ئیلتیهابە دواتر دەگەڕێتەوە یاخۆ دەگوێزرێتەوە بە بەشەکانی تری جەستەمان واتە پرسیارەکە ئەوەیە بەگشتی گەر لا نەبرێت لەو حاڵەتە پێویستانەدا ماکەکانی چییە؟ بەڵێ ئەگەر لا نەبرێ و زۆر ئەو کەسە زۆر تووشی بوو بێومانە یعنی تۆ تەوقعەکەی مەسەن ئەبێ بە مزاعافات هەموو شتێک نەخۆشیەکە هەموو شتێک مزاعافاتێ هەندێک لەوانە مەسەن ئیلتیهابی گوێچکەی ناوەڕاست مەسەن وای لێکە خاصەتەن بە تایبەتی مەسەن لە مناڵە ئەمانە ئەو ئیلتیهابە گوێزێتەوە بۆ قەناتی ئۆستاکی کە ئەچێ بۆ گوێچکە ئەو ئیلتیهاب دروست دەکات لە گوێچکەی ناوەڕاستە کە ئیلتیهابی دروست کرد ئەو مناڵە یا ئەو کەسە گوێچکەی کە بوون دروست دەبێت بۆی زوو دووبارە ئەبێتەوانێ ئەوە یەکێکە جارێ مەسەن ئەبێ بە ئیلتیهابی قەسەبات مەسەن کە تۆ ئەوە ئیلتیهابی کرد ساڵانە ئەوە نەکردی و ئەوە نەکردی و جا تۆ کە تۆ ساڵانە ئیلتیهابەکەی تەبان ئاڕازی لۆزەتین تایکی زۆری لەگەڵایە یعنی ئەوە بڵێ من تۆزێ قورگ مێشە و بڵێم وەڵاوە لۆزەتینتە نا تای زۆری لەگەڵای ئازاری زۆری لەگەڵا ناڕەحەتی دەکا ئەو خالە جێگا ئەوا لێگا مەسەن لەبەرەوە تۆ پێویستە لەو ئەنا پشکنین بکرێ بۆی حەسەبی تەقیمی خۆت تۆ چی ئەکەی لە بمانە ئەبێ بە قەسەبات جاروای ئەبێتە ئیلتیهابی مەسەن هەندێک هینی تایە ئەڵێ وەڵایم نەوە کاتوشی ڕوماتیزمە بێتەوەی ڕوماتیزم و ئیلتیهابی غیشایی دڵ بەس ئەوە کەمە یعنی ئەو شتانە خۆی ئەو چەندها بەکتریانەوەی بەکتریامان هەیە کە تووشی ئەو ئیلتیهابی هینە دەکات جۆرێکی لەو جۆرانە ئەبێ بە ئیلتیهابی غیشایی دڵ یا ئەبێ بە ئیلتیهابی گورچیلە جارە مەسەن ئەو فاکتەرێکی بەسی دەبێت کە وا لەو کەسە ئەکا مەسەن ئەو مناڵە تووشی ئیلتیهابی گورچیلە بێت ئیلتیهابی غیشایی دڵ بێ و مەسەن کێشەی بۆ دروستکە لەبەرەوە دائیمەن چۆنە دائیمەن متابعەکردن و حەسەبی تەقیمی ئەو کەسەی کە دەوێت نەشەرگەرێکی بۆ بکەی بەپێی ئەوە بۆی ئەەکەیت زۆر باشە دکتۆر منداڵێک بۆ نمونە ساڵانە بۆ ژمارانی کە ئاماژەت پێکرد پێشتر تووشی ئەم لەوزەتێنە دەبێت بۆ منە هەرجار و بە دەرمانێک بە شروعبێک لەوزەتەرەکە بڵین تا ڕادەیەک دایانمرکردنەوە دواتر منداڵەکە ئاسایی ئەگەر گەورە بێت و ئەو گرفتەی چارەسەر بێواتە ئەگەر لەگەڵ کاتە ئەم لەوزەتێنە خۆی چارەسەر دەبێت
بەڵێ خۆیەوە سوالێکی باشە زۆر کەس مەسەن هاتووە بۆ لامان مەسەن لەوانەیە قرارمان نابێ عملیاتمان بۆی بکەین وەنیە مەسەن جاری وایە تۆزێ ئەوەمان کردووە و تومانە بە تۆزێک چاوەڕێ بکەین ئیرشاداتمان ناوە بەڵێن بە دایک و باوکەکە و ئەمانە کە چی بکەن و چی نەکەن ومانە مەسەن بیپارێزن ئاوی سادی نێنێ غەفڵینی نەکەن هیلاک نەبێ لە مەکتەب مەسەن عادەتەن متابعە بکرێ بە مامۆساکانیان بڵێن یا لە حەزانە یا لە ڕەوزە ئەبخاسن ئەو تەمەنەوەکو پێم وتی خەڵک زۆر و کاچێت زۆر بۆ ئەوانی حەزانە و ڕەوزە بەتایبەتی ڕەوزە و لەگەڵ ئیبتیدایی ئەمانە کە پارێز بکەن و ئەمانە و متابعەیەکی تەماشاکەی کە ئەگەر تۆ متابعەیەکی باشی بکەیت و ئیهتیمامێکی بی بە مناڵەکە مەسەن 2 ساڵی کەسێ ساڵ کەسێکی نەماوە هاتۆ تۆ مەسەن پێم پێوتو وڵی لەوتی ئەوم بۆ کردووە باشە هینی نەماوە و ئیسیاب ئەگەر بیکارانێت لە ساڵەکە جارێکی ئەوش زۆر خەفیفە لەوانەیە دەرمانیشی نەوە بەس ئەوە مشکلەکەی مەسەن تۆ لەوانەیە کە ئەو کەسی کە تووشی ئەو لۆزەتێ نابێ ئەو دایک و باوکە بە تایبەتی بۆ مناڵەکانیان فێر ئەبن مۆزوعەکە چییە لەبەرەوە هەیەە هەچیە دەرمان ئازانە چۆنە مەسەن نایبا بۆ دکتۆر وەلی خۆی چێ شروبەکەی بۆکرێ و دانێ وەزانە مەسەلەکەی چی باشە دکتۆر یەک شتێ لە کوردی خۆمانە زۆر باوە کاتێ لەوزەتێنەکان هەوەکەن یا قوڕک ئازارێ بێکسەر ئەڵێ شیرێکی گەرم بخۆرەوە دروستە؟ بەڵێ شیری گەرم مەسەلەن تۆ قاوەی گەرم ئاوی گەرم قەنداقی گەرم ئەوانە تۆ چی ئەبێت ئیسراحەتی پێەکەی یعنی خۆشمان مەسەن جارێت تۆ ئاوێکی زۆر سادە خوارد و بەیانی سای ناتوانانی تفق و دەیت و مان ڕاحەتیۆمانە ئەچی تۆزێ ئاوێکی گەرم چایەکی گەرمە خۆی تۆمانە ئەوەیە مەسەن بڵێ تەخفیفی ئازارەکەی ئەکا ئیسراحەت بە قورجی ئەدا بۆیە ئەوی کەواتە دکتۆر گۆشتی زیادەی لوت چییە؟ گۆشتی زادێک و ئاماژەم پێکرد پێ لەگەڵ لۆزەتێنەکە کە مناڵ ئەبێ لە دایک هەموو مناڵێکە ئەبێ لە دایک ئەو گۆشتە زیایە تۆزە لە پشتی لوتیەوە هەیەی زۆربەی مناڵ تۆ دیوتە ئەچیت هەموو مادیمانە مناڵی بچوو ئەڵە وەڵام مرخەکە هێنن ئەی بن و ئەڵە نەمە چییە و تۆ بڵێ ئەمانە مناڵ ئەیە ئەم گۆشتە زیایە هەر پێ ئەوترێ لۆزەتێنی سێهم لۆزەتێنی سێمی پێڵێن وەکو ناوی خۆمان ناومان لەوزەتێنی لە گەرومانە هەیە بڵێن دوان ئەوەی لوتسیان ئەوەی پشتەوە سیانی پێ ئەوتێ ئەم لۆزەتێنەی پشتی لوت تۆزە مەتاتیە هینی نییە کەپسولی نییە بێزەبت کە لوت تەواو ئەبێت لە پشت زمانە پچکۆلایە لەسەرەوە مەسەن ئێستا بڵێن من کە سەیری قورگەکە ئەەکەم نایبینم بەس ئارازەکە وان پێ ئەڵەکەوە ئەوەیەتی بەچی زیاتر بڵێن تەشخیسەکە زیاتر ئەکرێ ئەشی ئەتیاری ئابوو ئەگیرێت ئەشعەکە دەرەکەوێت کە ئەو گۆشتە زیایە چەند گەورەیە تەماشاکی تۆ مناڵەکە ئەبێت ئەێنی ئەچێ ئەڵە وڵی ئەمشو تابانی نەنووسۆر بە دەمەناسیە کە شیر ئەخوا دەمیەکاتەوە یعنی شیرەکە فڕێەیە ناتوانێت بۆ شکلوتی گیراوە ناتوانێت هەناسە بە لەبەرەوە دەمەکاتەوە جار شیرەکە لە قوڕژی گیرێ و ئەمانە مناڵ هەیە لە ئەوەڵ 3 مانگ و 4 و 5 و 6 و ئەمانە زۆرە ئەو گۆشتە زیایە وردە و لە دوای 6 مانگ 7 مانگ 8 مانگ ئەبێتەوە ئەو گۆشتە زیایە تۆزە ئەپوکێتەوە یەگەی تەماشاکەی دوای ساڵە گێتەوە ئەڵە وەڵایی مناڵەکەم باش بووە هەیە چییە بە عکسەوەیە مەسەن هەیە لە ئەوڵەوە باشە لە دوای ساڵەکە و ساڵ و نی و 2 ساڵ ئەڵێ وڵایی دکتۆر من مناڵەکەم شعورەکەم 2 مانگە 3 مانگە شەو کە ئەنوێت دەمیەکات و پرخە ئەکا و خەبەر بێتەوە خواردنی بۆ ناکرێت پیسی دروزە بێت لە لویا ئەفرازات ئەمانە ئێمە بەپێی ئەوە بە دوواداچوونی بۆکەین تاوان ئەو گۆشتە زیایە ئەگەر هینی هەیە حەجمی هەیە مەسەن ئەوەڵ جا مەسەن ئێمە توانین بە عیلاج لەگەڵ یا بڕۆین حەجمەکانی مەسەن چەند پێرسنت گەورە بووە مەسەن تۆکە لە عەشیعەکە بۆ دەرەکەوێت مەسەن ئەڵێ ئەمە هەموو مەجرای تەنەفوسی گرتوتەوە یعنی لە پشتی لوتەوە قەپاتی ئەو کاتە بێ مناڵەکە بەدەم هەناسە بەدەم هەناسە هەیە لە سا 75 گیراوە هەیە لە سا 50 هەیە لە سا 25 زۆر کەس هەیە مەسەن ئەچێ لە سا 50 لەوانەیە گیرابێ لە سا 25 گیرابێ چ عەمەلیاتی وەکە نە ئێمە بە عیلاج لەوانەیە بتوانین ئەو شتە پوکێنینەوە و لەگەڵ یا بژین بڕۆین هەتا باشە بێ ئەگەر باش نەبوو اینجا ئەوەش یەکێکە لە سەبەبەکانی زیاتر لە لۆزەتین کە تەماشا تەسیرە کاتە سەر ئیلتیهابی گوێچکەی ناوەڕاست بۆ مناڵ وای لێکا گوێچکەی کب ئەبێ ئەو وەختە تۆ گەر زۆر نەشتەرگەرێکە مەسەن دووری خەیتۆ و بزانی مناڵەکەت گوێچکەی کپ و ئەمانە لەوانەیە لەگەڵ نەشتەرگەری ئەوان نەشتەرگەری گوێچکەشی بۆ ئەنجام بدرێن باش لەبەرەوە ئەبێ ئێمە ئەو مناڵانە متابعە بکەین زانی
باشە دکتۆر کەسێک یاخود منداڵێک هەرسێ لەوزەتێنەکەی بەیەکەوە هەوو بکات چییە بێت لێرەیە هەرچێکی بکات هەرسێکی بێکەوە هەوو بکات ئەخۆی ئەوەش هەیە زۆر زۆر یعنی ئێمە مەسەلەن جاری وا هەیە ئەشیعەکەش کە ئەگرین ڕاستەمەکە و ئەشیعەکە ئێمە ئەبێ مەسەن تەشخیصەکە هینکەین ئەوە بکەین زامنکەین لە عادێکا مەسەن ئێمە لۆزەتین مناڵە یە لۆزەتینی بووەکەم وەنیا لە عینی کاتە خۆم فەحسی گۆشتی زیایەکەی لوتی بۆ ئەەکەم بزانم زۆرە و کاری تێ کردووە لەگەڵیا ئەو وەختە چی ئەەکەی مەسەن تۆ بەدایک و باوکە لەڵێ من عملیاتی لۆزەتینەکە و بۆ ئەەکەم بەڵام ئەگەر گۆشتی زیایەکەی هەبێ بۆ بکەم چکە طبعا تۆ عملیاتی یا لێکردنەوەی ئەندامی جەستە ئەوە ئەبێ لە دایک و باوک و لە کەسوکار وەرگێنێت مەسەن من ناتوانم تۆ بەرمە عملیات بڕی من عملیاتی مەسەن یەک چاوت بۆکەم هەل لە عینی کاتە بزانم چاوەکە و خەلەلی هەیە عملیاتەکە بکەوە ئیلا ئەبێ من هینم وەرگرت ئەوە بکو هینێکی قانونێکی عملیات وێنە مەسەن تۆ بەدایک و باوکە ئیتفاقی پێشۆڵم ئەڵێ وڵای ئەمە کە بینیوە بە ئەشیعەکە ئەم گۆشتە زیاتی زۆر نییە و ئەمانە نییە و باشە و ئەمانە بەڵام من لە عملیاتەکە زۆر لە ئەشیعەکە دەرناکەی لە عملیاتەکە ئەگەر لۆزەتێنەکەم بۆ لابر ئایا ئەوەشی بۆ لابم دایک و باوکەکە ئەگەر وتیان بڵێ ئەوە بۆی لابێ یا سەڵە دکتۆر خۆت چی ئەزانی بووی بکە ئەوەتە تۆ مرتاحی ئەتوانی ئەگەر هەی بێ ئەتوانی بۆی لابەری باشە ئەوە دکتۆر ئەنفلۆنزای وەرزی و هەوکردنی لەوزەتێن چی پەیوەندیەکیان بەیەکەوە هەیە ئەنفلۆنزای وەرزی ئەنفلۆنزا خۆزانی ئەمە هەموو ساڵێک ڤایرۆسە ئیلتیهابی هینی لۆزەتێنەکە بەکتریاییە یعنی بەکتریا تووشی ئەکا مەسەڵەن ئەو ڤایرۆسە نابێتەوەی هەوکردن تۆ لەوانە ڤایرۆسەکە ڤایرۆسەکە ئەبێتە ئیلتیهابی هەوکردن بەس ئەگەر بەس ڤایرۆسەکە بێ تۆ مەسەن تۆ قورگت تۆزێک ئێشێ پێویست ناکە من ئیمڕۆ دانیشم حەبی ئیلتیهابە بەمێ تۆ قورگت ئێشێ یەک ڕۆژ دوو ڕۆژ سێ ڕۆژ خۆت لە ماڵەوە شتی خۆت بکە وەکو پێماوەدی ئاوی گەرم و شتی گەرم و پارێز بکە و قورگ مەسەن زستان بوو داپۆشە و سەرما و نەبێ و خۆ بەرسەرمامەیە و لە ماڵەوە ئیسراحەتکە و مەسەن ئەگەر زۆر ئازارێکت هەبوو ئەتوانی مەسەن حەبێکی مەسەن بڵی پاراسیتۆڵە خۆی بۆ ئازارەکە دیان مەسە قورگت دێشێ ئەو حەبیینەکانێکیتە دەم تۆ تۆزێ قورگ ئەیمژیت و مرتاحەبیت و ئەمانە ئەوانە وەرگریت لەگەڵی بەڵام ئەگەر سێ ڕۆژەکە تاکەی خایان دوای دوو سێ ڕۆژ معنای ئەوە ڤایرۆسەکە نیە چکە ڤایرۆسەکە دوای سێ ڕۆژیتر هینە بێتەوە کەمە بێتوانێ ئەبێ بە ئیلتیهابی لۆزەکە اینجا کە باسی ئەوەت کرد کە ئەڵێ ئەنفلۆنزا ساڵانە ئەنفلۆنزایە لە مانگی تقریبان ئیتر لە مانگی لە دەوە تقریبان لە مانگی دۆ زۆربەی وڵاتان لە مانگی نۆشەوە لا ئێمە لەوانێت لە مانگی 11 ئەمانە زۆر ئەبێ و مانگی 12 و 1 و 2 ئەمانە ئەمێنێتوانە هین دەکە هینی ڤایرۆسەکە دەرئەچێت تووشمانە بێ ئەو ئەنفلۆنزانە ئەنفلۆنزاکە بە ئەوانەی کە لۆزەتینیان هەبێ مەناعیان کەمە تەڵان ئەو ئەنفلۆنزایە مەناعی کەمە کاتوانێ سێرەکی چانابێتەوە هەر وەرگێشە دەست پێ ئەکاوەیەکی زۆر تای زۆر دەست پێەکە ئەمانە ئەو وەختە دەرەکەوێت کە ئەو ئەنفلۆنزای وای لێکرد و تەسیب کاتە سەر لۆزەتینەکانیشی زۆر باشە دکتۆر پێشوی پرۆگرامەکە دەست پێ بکەین بێکەوە باسی بابەتێکمان کرد کە پێویست بوو بە کۆرۆنەوە ئەم بابەتانیشی کێسە باسمان کرد بۆمان باس بکەیتەوە لێرە بۆ بینەران بۆ کۆرۆناکە ئێمە مەسەن سەر لەم حاڵەتە ئێمە تر لەوانەیە وردەوردە بەرەو ئەنفلۆنزای هین بڕۆین ئەنفلۆنزا دروست بێتەوانێ وەنیە لە مانگی تروان نۆ وەلەو زۆر هەر گەرمە تا ئێستا هیچ هین دیار نیۆمانە بەڵام وەکو عادەتەن بەڵێ لە مانگی دا تقریبا ساڵانەی تر وردە و لە نهایەتی دە و دەست پێکا بڕین ئەنفلۆنزامانە بەنسبەت کۆرۆنا و ئەنفلۆنزاوە مەسەوە هەموو شایعینەمانە زۆر کەسێ بۆ لامان مەسەن ئێستا حالیان کۆکەی هەیە مەسەن بڵین قورگی ئێشەیە بۆی ئەوەیە مەسەن ئێستا زۆر خەڵکەچێت زۆر بۆ مەزبەح سەرمایە بێ خەڵک ئاوی زۆر خواتەوە خەڵک زۆر ئەچێتە دەرەوە ئەمانە دەوان زیاتر هین ئیسان تووشی ئەوانە ئەبێتوان خۆشتن زۆرەوە ئیتە بەر سپلیت ئیتە بەر ئەوانە ناڕەحەت ئەبی ئەم زۆر کە زیاتر تۆ وەڵای من کۆرۆنام نیە ئەمانە بە داوا لە خەڵکەکەم یعنی پێویست ناکە ئەو شتانە بڵێن یعنی ئێستا من حالێن تووشی کۆکەیەک ئەبم باشە کۆرۆناکەش هەیە و ئێستا زۆر بڵاو بۆتەوانێ پێویست ناکە من کە بچمە شوێنێکەوانێ بڵێم بەخوا کۆرۆنامی یا بچم بۆ لای دکتۆر بڵێم بەخوا کۆرۆنامی یا بچمە شوێنێکی قەڵە باڵغیەوە یعنی بەنسبەت بەستنی ماسکۆ زۆر زەروریە یعنی مەسەن بڵین تۆ لە شوێنی قەڵە باڵغیە ماسک زۆر زۆریە چی بۆ عیادی دکتۆر ماسک بکەی زۆر زەروری ئەچی تەنها ناو مەسەلەن مارکێتێکەوە ماسک زۆر زەروریە قەڵە باڵغی ناو بازار ماسک زۆر زەروریە تۆ ئەگەر زانیت ئاڕازت هەیە یا بەرکەوتە بیت تۆ قەیشێکە تۆ فەحسێ بکە باشترە
بۆ ئەوەی تۆ مەسەن تۆ پارێزم ئێستا مەسە من لەوانە هیچم نییە لەوانێت تۆ زە قورگێشەیە یا شتێکی زۆر بەسیط بەس احتیمال لە کۆرۆنام هەبێت بۆ ڤاکسینەکەم کردووە یا لەوانێت جسمی من زیاتر بەرگاگرێت ئەو وەختە لەوانەیە تۆ توش بکەم باشە تۆش بەرگا ئەگری مشکلە لەوانێت تۆ چی تۆ مەسەن خوا نەخواسە مامێکت خاڵێکت دایکت باوکت یەکێکی پیر توشکەی ئەوە کابێتە هۆی زۆر باش مشکلە و کێشە زیاتر زۆر باشە دکتۆر یادگار شۆقی پسپۆری قورگ و لووتوگێ و زۆر سپاس بۆی لە پرۆگرامەکەمان لەگەڵمان بووی دکتۆر سپاس بۆ ئێوە زۆر زۆر مەمنون سپاستانە